بەڵازان و خۆشەویستانمان لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە فەزڵ و گەورەی ئەم ڕۆژە گەورە دەکەین کە بە یەکێک لە گەورەترین ڕۆژەکان و پڕئیبادەترین ڕۆژەکاندا دەرنێت لە کۆی ئەو ڕۆژانەی کە لە نێو موسڵماناندا بوونیان هەیە چ لە مانگەکانی پیرۆزی ڕەمەزان چ لەگەڵیشیدا ئەم ڕۆژە گەورەیە کە تیایدا عیبادەت و پەرستش خێرێکی ئێجگار گەورەی تێدایە و مسلمانان زۆرینەی هەرە زۆری مسلمان لەم ڕۆژەدا بە ڕۆژوو دەبن و کار و عیبادەتی زۆر زیاتر ئەنجام دەدەن. ئێمە باز لە فەزڵ و گەورەی ئەم ڕۆژە گەورە دەکەین لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا هیوا حوسێن، مامۆستای ئاینی. مامۆستایان زۆر بەخێر بێت. مامۆستایان لە پێشێکی شاماژەم پێکرد خی باڵادەست ئەوەندە بە ڕەحمە هەمیشە کۆمەڵێک کاتی زۆر کەم دائنێت بۆی کە بێتە وێزگەیەک من باگری دۆزەر نەسووتین و ڕێگایەک بێ بۆ لێ خۆشبوونمان بەرەو باش ئینشاءڵڵا. ئەم ڕۆژەش کە چەند کاتێکی کەمە و ینی ئەو هەموو خێر و پاداشت و عیبادەتە گەورانیکان لەم ڕۆژەدا پێت وایە کە ئەمەش پێویستە مسلمانان زیندوی بکەنەوە فەزڵ و گەورەکەی لە چیدایە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. خوشی بۆ جەنابتان بۆ تەرخانکردنی ئەم بەرنامەیە بۆ ئەم ڕۆژە گەورەیە خی پەروەردگار عیبادەتی هەموو لایەکمان وەربگرێ و ئێمەش یەکێک بین لەو کەسانی کە لەم ڕۆدا بەر عافوات و لێبوردەی خوای تەعالا بکەوین. ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە چاو ئومەتانی پێشووە تەمەنی زۆر کەم بووە، کەسی وا هەبووە لە سەر و هەزار ساڵەوە ژیاوە توانیوێتی عیبادەتێکی زۆری تیا ئەنجام بدا، بەڵام ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەمەنیان کەمە، 60-70 ئیتر وردە وردە خەڵکانێکی کەم ئەگەنە 89 بەرەو ژوورتر، بۆیە ناتوانن عیبادەتێکی زۆر بکەن. خۆی پەروەردگاریش مەبەستێتی کە لێیان خۆش بێ و مەبەستێتی عیبادەتێکی زۆر بکەن، بۆیە شەوی قەدری بۆ داناون و ڕۆژی عەرەفەیشی بۆ داناون. شەوی قەدر کە خوای گەورە ئەفەرمێ خێرەکەی لە 1000 مانگ زیاتر، ینی 83 ساڵ زیاتر، ئەمە بە تەنها شەوێک بە ئیحیاکردنەوە و بە عیبادەت و پەرستشی شەوێک ئەمە دەست ئەکەوێ و لە ڕۆژیشدا خوای تەعالا عەرەفەی داناوە کە گەورەترین ڕۆژی ساڵە، بەبێ گومان گەورەترین ڕۆژی ساڵ ڕۆژی عەرەفەیە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ هیچ ڕۆژێک نییە ئەوەندەی ڕۆژی عەرەفە خوای پەروەردگار لە بەندەکانی خۆش بێ لەو ڕۆژەدا خەڵکانێکی زۆر بەر لێبوردەی خوا ئەکەون و خوای تەعالا لیان نزیک ئەبێتەوە، نزیک بوونەوەی کە شایستە و لایق بێ بە خوای تەعالا و ڕوو ئەکاتە فریشتەکان و ئەفەرمێ ما ئەڕادە هاولا، ئەوانە چیان ئەوێ؟ مەبەست حاجیەکانە ئەوانەی کە لە کێوی عەرەفەدان و کۆبوونەتەوە هەمووی بە یەک لیباسەوە، هەمووی بە برسێتی و تینوێتی، بە تۆزاوی، بە ناڕەحەتی، بە هیلاکی و ماندوێتی کە هیوایان هەیە مانگێکە کەمتر زیاتر لە وڵات و کەسوکاری خۆی دابڕاوە لە ناڕەحەتێکی زۆرایە، هەمووی یەک داوا و یەک داخوازی و یەک تەڵەبیان هەیە کە داوای مەغفیرەت و لێخۆشبوون و دوعا بۆ مسلمانان ئەکەن. کەواتە خوای پەروەردگار وەک لە فەرمودەکەدا هاتووە شانازی ئەکا بە بەندەکانی بەو بەندانەی کە ئەو هەموو ئێش و ئازار و ناڕەحەتیە بەسەر خۆیانە ئەهێنن تەنها لەبەر ڕەزامەندی خوای پەروەردگار. مامۆستا بێگومان دێنە زیاتر باسکردن لەسەر ئەجر و پاداشتەکەی، بەڵام زۆر جار هەندێک لێکدانەوە هەیە ناوی عەرەفە لە چێوە هاتووە؟ وڵاهی چەند قسەیەک هەیە، هەندێک پێی وایە ئەو کاتەی ئادەم و حەوا یەکتریان بینیەوە لەوێدا، یەکتریان بینیەوە، هەندێک پێیان وایە خەوەکەی سەیدنا ئیبراهیم عەلەیه السەڵات وەسەلام لە عەرەفەدا بوو کە خەوەکەی بینی و هەندێک تر پێیان وایە کە یەکتر بینین و یەکتر ناسینی خەڵکیە، ئەمە مؤتەمەرێک و کۆبوونەوەیەکی ساڵانەیە خەڵکی لە سەرانسەری جیهانەوە کۆ ئەبنەوە، ئەڵێن ئەم عەرەفە و یەکتر ناسینە هۆکاری ناوەکەی لێوە هاتووە و شوێنەکەش پێی ئەوترێ عەرەفات، ئەو کێوە و ئەو دەشتە پێی ئەوترێ عەرەفات. مامۆستا ینی ئەمە چ جاذبیەتێکە، چ شتێکە ئێستا بۆ منەوە دیمەنەکان لەسەر شاشە دەڕۆن، ینی ئێمەش لێرەوە زۆر زۆر دڵخۆشی کاتێ و دیمەنانە ئەبینین، هەستەکەین خۆمان وجودمان هەیە لەوێ، ینی دڵمان لەگەڵ یانایە. من خۆم تا ئێوارە لەسەر ئەو دیمەنە ببینم یانیار چێژی ئیمانی لێ دڵ پێ ئارامیە. ئەمە چۆن نییە، چۆن ئەم وابەستەیە هەیە کە ئەوان لەوێ ئێمە لێرە پێمان خۆشە؟
ئەمڕۆ بۆ ئەوان جەژنە بەڵێ چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ يوم عرفة ويوم النحر وأيام التشريق عيدنا أهل الإسلام أيام أكل وشرب ولرواية كذا فرمي وذكر الله عرفة جەژنە بۆ ئەوان گەورەترین جەژنیشە خۆشترین جەژنیشە هیچ جەژنێک ئەوەندەی ئەو جەژنە خۆش نییە چونکە جەژنی لێ خۆشبوونە چونکە خوا بڕیاری داوە هەر کەسێک بێتە حەج واتە خوای پەروەردگار دعوەتی کردو بۆ ماڵەکەی خۆی تەشبیه نەبێ من و تۆ ئەگەر کەسێک زۆر خۆشمان نەوێ دعوەتی ناکەین بۆ ماڵی خۆمان کەسێک کە ڕقمان لێ بێ بانگی ناکەین ئەو کەسەی کە ئەڕواتە حەج بە هەر شێوازێک بێ بە هەر هۆکارێک بێ کە ئەگاتە ئەوێ دیارە ئەوە خوا مەبەستی خێری پێیەتی و ئەوێ لێی خۆش بێ و دعوەتی کردووە ئەگاتە ئەو شوێنە و لەو شوێنەدا کۆ ئەبێتەوە مەبەستی پێ ڕەزامەندبووی خوایە خوایش بڕیاری داوە هەر کەسێک بێتە ئەویا لێی خۆش بێ بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ڕۆژی جەژنە بۆیە ئەوانیش بە ڕۆژوو نابن چونکە لە جەژنە خەڵک بە ڕۆژوو نابێ جەژن ڕۆژی خۆشیە خۆشی ئەوان ئێستا بە خواردن و خواردنەوەکەوە نییە خۆشی ئەوان تام و لەزەت و چێژی عیبادەتەکەیە ینی ئەو چێژی عیبادەتەیش کەم نییە هەموو کەس هەستی پێ ناکە ئێستا لەوانەیە کەسێک بڵێ جا ئەوە چیە لەوێدا ئەوەی کە چوو بێتە ئەویا ئەزانێت چ تام و چێژێکی هەیە چۆن کەسێک ئەگەر مدمین بێ بە مادەی هۆشبەرەوە مسلمان مدمین ئەبێ بە چیەوە بە حەجەوە ئەگەر کەسێک چوو بێتە ئەویا ئەو هەموو ناڕەحەتی بەسەرا هاتووە بەڵام دوای هەر کۆڵ نایە حەزەکە هەموو ساڵێ بچێتەوە ناخۆشترین و ناڕەحەتترین سەفەرە بەڵام بە چێشترین و بەتامترین سەفەرە پارەیەکی زۆر سەرفەکەی ماوەیەکی زۆر لە ماڵ و خێزان و کەسوکار دوور ئەکەویتەوە ناڕەحەتێکی زۆرت بەسەرا دێ حتا خەول لێ تێک ئەچێ خواردن لێ تێک ئەچێ تۆ سەیری خواردنی ئەوێ ئەەکەی لەگەڵ خواردنی ئەمە زۆر فەرقی هەیە هیلاک ئەبی ماندوو ئەبی غەریبایەتیە بەڵام تام و چێژێکی زۆر زۆری هەیە ئێستا بۆ نمونە کۆمەڵێک لە برایان و خوشکان بەم ڤیزەی ساڵیە ڕۆشتون ئەوان زۆر ناڕەحەتن بەڵام هەر کۆڵیان نەداوە من دوێنێ زۆر پەیوەندیم لەگەڵ هەندێک برادەر هەیە لەوێ هەندێکیان ناڕەحەتیان کردوون گرتوونیان لە جددەن حتا برایە گوتی 23 ساعتە بەڕێوەن بێنەوە ناو مەکە ئێشتا نەگەیشتون پارێکی زۆریشیان ناو هەر کۆڵ نایەن بۆ کۆڵ نایە ئەنی ئەم جاذبێتە چییە ئەمە شتێکی خواییە ئەمە شتێکی دنیایی نییە ئەمە گەشتێکی دنیایی وایە هەر زوو کۆڵیان ئەدا ئەهاتنەوە بەڵام کۆڵ نادەن حتا آخر لەحظە حتا دوا هەناسە کۆڵ نادەن تێ ئەکۆشن بۆ ئەوەی بگەنە ئەو شوێنە خی پەروەردگار ناومێدیان نەکاو ئینشاءالله بە سەلامەتی بگەن و حەجەکەیان بەنسیب بێکەواتە ئەمە شتێکی خواییە شتێکی ڕۆحیە ئەمە شتێکی دنیایی نییە مامۆستایەکێکە لە گەورەترین ڕوکنەکانی حەج عەرەفە و بێگومان خۆتان لەوە باشترەزان بەڵام لەگەڵ ئەوەشا چنێک خی گەورە ئەم فەزڵیاوە بە حاجیان ئەوەندەش فەزڵ و ئەجریاوە بۆ کەسانی کە لەوێنین ئەم ڕۆژە بە ڕۆژوو بن پەرستش بکەن باشترین پەرستشەکان لەم ڕۆژەیە چییە بۆ فەزڵ و گەورەکەی چۆن مرۆڤێکی مسلمان ئەم ڕۆژە بخۆزێتەوە گومان لەوەدا نییە هەمومان حەزمان لە حەجە یەک کەس نییە مسلمان بێ و حەزی لە حەج نەبێ بەخوا ئەگەر نوێژیش نەکا ینی ئەگەر بۆی هەڵکەوێ و بۆی ئاسان بێ ئەچە حەجەکە ئەکە گومانی تیانە ئەوەی بۆ ئێمە کە خوای گەورە بە نسیبی نەکردوین بەتایبەت ئەم ساڵ کە لێرەین چی بکەین کە ببینە هاوتەریب و هاوتای حاجیەکان بێگومان کۆمەڵێک عیبادەت و پەرستش هەیە بۆ ئێمە ڕۆژوو هەیە بۆ ئەوان ڕۆژوو نییە عەرزم کردن چون ئەوان جەژنیانە و خەریکی عیبادەت و تام و چێژی عیبادەتەکە بۆ ئەوەی برسێتیەکە ناڕەحەتیان نەکا ئەخۆن و ئەخۆنەوە خەریکی عیبادەت و گێڕانی جەژنی خۆیانن بۆ ئێمە سنەت وایە بە ڕۆژوو بوون کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ صيام يوم عرفة أحتسب على الله أن يكفر السنة التي قبله والسنة التي بعده ڕۆژووی عرفة ئەبێتە ئومێدم وایە لە خۆشەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو قسەیە ناکا و ئەو ئومێدەی پێغەمبەریش صلی الله عليه وسلم خوا ڕەدی ناکاتەوە فەرمێ ئومێدم وایە کە خوای پەروەردگار بیکاتە کەفارەتی گوناهی ساڵی پێشوو و ساڵی داهاتوو و چ جۆرە گوناهێکیشە بە ئەوەش بڵین چ جۆرە گوناهێک ئەبێتە کەفارەت گوناهی وردە گوناهی گەورە بە تەوبە لا ئەچێ ئەبێ گوناهەکە گوناهی وردە و بچکۆلە بێ و ئەگەر کەسەکە گوناهی بچکۆلەی نەبوو هەر گوناهی گەورەی هەبوو ئەبێتە تەخفیف لە گوناهە گەورەکانی و ئەگەر هەر گوناهی نەبوو خوای کرد گوناهی هەر نەبوو ڕەفعی دەرەجاتی ئەبێ و چ جۆرە گوناهێکیشە گوناهێکە پەیوەندی بە بینی خۆت و خواوە حەق الناس نا
با خەڵک وانە زانێ وەڵا ئەمڕۆ کە بە ڕۆژوو بوو یان حەجی کرد یان نوێژی کرد یان هەشتێکی تر ئیتر مافی خەڵکی لابوو گوێ نەداتێ بڵێ کاکە خۆ ئەمڕۆ من بە ڕۆژوو بووم خێری 2 ساڵی تایەتەوە ئیتر ئەوە خوا لە هەموو شتێک ئازادی کردم نەوەڵا خوا لە حەقی خۆی لە مافی خۆی ئازادت ئەکا لە مافی خەڵک ئازادت ناکە نە بە حەج نە بە ڕۆژوو نە بە زەکات نە بە خێر و خێرات بە هیچ شتێک بەوانە لە حەق الناس پاک نابیتەوە ئەبێ بچیت حقیقی بۆ بگەڕیتەوە وەگەردن ئازایشی لێ بکەیت بۆ پاک دەبیتەوە جا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی ئەبێتە کەفارەتی گوناهی ساڵی پێشوو و ساڵی داهاتوو هەندێک زانایان فەرمویان ئێشتا ساڵی داهاتوو نەهاتووە بۆ فەرمون ئەمە ئاماژەیەکە بۆ ئەوەی کە ئەو کەسە ئەژی هەتا ئەکەوێتەوە ساڵی داهاتووش ئەم ئاماژەیەکی تایە و بۆ خێری 2 ساڵی تایە ئێستا ئێمە عاشوڕامان هەیە خێری 1 ساڵە بەڵام بۆ عەرەفە خێری 2 ساڵی تایە زانایان فەرمویانە چونکە عاشوڕا جگە لە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم پەیوەندی هەیە بە قەومی سەیدنا موساوە ئەوانیش عیبادەتیان تیا کردووە و ڕۆژێک بووە کە موسا سەرکەوتووە بەسەر فرعون و دەستە و دائیرەی فرعونە بەڵام عەرەفە تایبەتی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هیچ لە ئومەتانی پێشوو عەرەفەیان نەبووە تەنها و تایبەت خوای پەروەردگار دایناوە بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆیە خێرەکەی ئەبێتە هەڵوەرینی گوناهی 2 ساڵ و لەو لایشەوە ذیکرمان هەیە چون ئەم زۆرێک گەبن نەتوان ئەم ڕۆژە بە ڕۆژوو بن درۆ ئیشەکەنیان کەسێکە تەمەنی هەیە ینی ڕاستە خێرێکی زۆر گەورەی بە ڕۆژوو بەڵام لەگەڵیشیدا کۆمەڵی بابەتی دیکە کۆمەڵی عیبادەتی دیکە هەیە دەتوانێت ئەنجامدا زیکرە ئەمە نوێژکردنە قورئان خوێندنە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ أفضل الدعاء دعاء يوم عرفة گەورەترین و بەڕێزترین ومستجابترين دعاء رجع عرفية وأفضل ما قلت أنا والنبيون من قبل لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير وشاكترين شتيك منو بيغمبراني بيج من وتبيتيان أم ذكريه بويا أو كسي نيتواني وبروجوبه بهر هو كارك نيتواني وبروجوبه أجر حزي بي كردبه لەبەر هۆکاری نەخۆشی یان هەر هۆکارێکی تر بۆی نەکرابێ بە ڕۆژوو بێخوا ئەجرەکەی ئەداتێ چونکە بەو نیەتە ساڵحە پاکەی کە حەزی کردووە بە ڕۆژوو بێ بۆی نەکرابێ خوای پەروەردگار ئەجری بۆ ئەنووسێ ئەوە لەلایەکەوە لەلایەکی ترەوە دوعاکردن ئەمڕۆ وەرزی دوعاکردنە ڕۆژی دوعاکردنە حتا ئەتوانن دوعا بکەن ئەمڕۆ ینی با بڵێن سارد نەبوونەوە لە دوعاکردن مەڵێن زۆر بوو مەڵێن ئەوە نیو ساعاتێکە دوعاکەین بەدەم ئیشەوە دانیشتووی ئەڕۆی هەرچیەکەی دوعا بکە پاشان ذکری لا إله إلا الله وحده لا شريك له هەرچیەک بێ لەمانە ئەتوانن ئەم ڕۆژەی پێزیندوو بکەنەوە و کەسێکی تر ئەتوانێت لە شوێنی لە لایەکی ترەوە عیبادەت بکات چۆن سبێنێ جەژنە لەوانەیە کەسێکە بێ فەقیر بێ لەوانەیە کەسێکە بێ کرێکی بێ کەسێک نەدارە کەسێک کاسەی جژنی نییە جلوبەرگی نەکردووە بۆ مناڵەکانی کەسێک خوا پێداوە دەوڵەمەنە تۆ لەم ڕێگەیەوە ئەتوانی عیبادەت بکەیت ئەگەر خوای کردو بە ڕۆژووبی و ئەمەش بکەی هەر زۆر باشە بەڵام ئەگەر نەتوانیەوە بە ڕۆژووبی تۆ لە باتی ڕۆژۆکەتە ئەمڕۆ بڕۆ یارمەتی فەقیرێک بدە کاسەی جەژن بۆ فەقیرێک ئامادە بکە جلوبەرگ بۆ مناڵێکی هەتی و بێدەسەڵات ئامادە بکە ئەو ژەر عیبادەتە یعنی هەرچی تۆ لەبەر خوا بیکەی ئەمڕۆ خوا بە ئەجر بۆتەنووسێ بامسا باست لە حەق الناس کرد کە چەندێک گەورەیە خوای گەورە ئەوەی یاوە بە مرۆڤەکان کاتێک بوون حەقێکە بەلای کەسێکەوەی ئەوە خوای گەورە یاەتی بێزە و کەسە گردن ئازای لێ بکەی ئەگەر مەبەستی من لێرە ئەگەر ون ئەم ڕۆژە لەم ڕۆژە باشە لەم ڕۆژە کە دەرفەتێکی زیێڕینە بۆ کاری چاکە و دوعا و پەرستش ئێمە بە پێچەوانەوە کارێکی خراپمان تیا کردیان جۆرێک لە جۆرەکان ئەم دەرفەتەمان نەکرو ئەمە بەڕاستی زەرمەند دەبین لێ یان بەڕاستی گوناهی زیاترە لە ڕۆژەکانی تری ساڵدا ئێستا ئەمڕۆ چەند ساعاتێک تێپەڕیوە بە ڕۆژی عەرەفەدا لە ڕۆژی عەرەفە تێپەڕیوە ئەوەی کە خوای پەروەردگار ڕەحمی پێ کردووە بە ڕۆژوو بووە ئەو فرسەتە زیێڕینی لێ دەست نەداوە بەڵام کەسێک کە بەبێ هیچ هۆکارێک بە ڕۆژوو نەبووە وڵاهی ئەوە زەرێکی زۆر گەورەی کردووە زەرێکی مادیش نابڵێ دوای جەژن پڕی ئەەکەمەوە زەرری 2 ساڵی هەڵوەرینی گوناهی لە خۆی داوە شتێکی کەم نییە و پاشان ئەمڕۆ بێت گوناه بکە نەسێکمان نییە بڵین گوناهکردن لەم ڕۆژەدا زیاترە و تاوانەکەی زۆرترە بەڵام تۆ کە ڕۆژێکی ئەوەندە گەورە بێ خوا بە ئەوەندە گەورەی دانا بێ ئەو
مليونان مسلمانە خەریکی عیبادەتن تۆش بێی بەڕق ئەستوری و بە عینادی خۆت گوناهی تیا بکەیت و زیاتر تاوان و گوناهی تیا بڵاو بکەیتەوە وڵا هیچ دوور نییە خوای گەورە سزای زۆرتر بدا بە زیاتر لەسەرت بنووسێ چونکە تۆ لە جیاتی ئەوەی لەم ڕۆژەدا خوا لە خۆت ڕازی بکەی بێی گوناه و تاوان بکەی بێگومان شتێکی خراپە. ماوسایان تا چەند گرنگە ئەم ڕۆژە زانین کە ڕۆژی بیانی جەژنە مسلمانان خۆیان ئامادە دەکەن بۆ ئەو ڕۆژە خانمان ماڵ پاکەنەوە وتر ئامادەکارێکی زۆرەکەن تا چەند گرنگە پێش ئەم ڕۆژە هەموو شتێک لای بکرێت ئەم ڕۆژە ینی تەرخان بکرێت بۆ عیبادەت و پەرستش ناڵێم ئەو شتان نەکرێت بەڵام زۆرترین کاتمان بۆ ئەوە بێ بێگومان ئەمڕۆ 16 ساعات و 7 دقەیەوە ئەزانم هەموو ماوەی بە ڕۆژ و بوونەکە ینی تو ئەم 16 ساعات و 7 دقەیە بدە بەخوا بی بەبەخشە بەخوا خوایش چی پێ ئەبەخشێ لێ خۆشبوونی خۆت پێ ئەبەخشێ بۆیە هەموو شتێک وەلا بنێ حتا ئەگەر کەسێک توانی ئەمڕۆ ئیش نەکا خۆی ساقاتەوە بۆ عیبادەتکردن ئەو شتێکی زۆر باشە ئەگەر مەجبور بوو لابد کاسبی بکە یان شتێکی تر بکە با بەدەم کاسبەکەیەوە خەریکی ذیکر و فکر و یادی خوای پەروەردگار بێ ئەمڕۆ ڕۆژی ئاشتبوونەوەیە لەگەڵ خوا ئینسان ینی ئەم فرسەتە لە دەست نەدا ئەمڕۆ خۆت ئاش بکەرەوە لەگەڵ خوا لێ خۆشبوونی خوایی بەدەست بێنە وەسبێنش کە جەژنە خۆت ئاش بکەرەوە لەگەڵ خەڵقی خوا و لەگەڵ دەور و بەر و لەگەڵ مسلمانانە بۆیە لەمڕۆ خۆتی بۆ ئامادە بکە جارێ لە پێشەوە ڕەزامەندوی خوا بەدەست بێنە پاشان لێبوردەی خەڵکی. مامسا دەبینین لە بەرەوەی جژنەکان کاتێکە کە کەسەکان تیا کۆ بنەوە سەردان هەیە کۆمەڵی بابەتی جوان هەیە زۆرێک لە مسلمانان خوان ئامادەکاری ئەکەن بۆی کە ئەم ڕۆژانە بە ئەڵڵاهو ئەکبەر و بە کۆمەڵێک پەرسش بەڕێ بکەن بەڵام بە پێچانەشەوە هەمانە کەسانێکمان هەیە هەر لێسەوە خوان ئامادە کردو بۆی کە لە ڕۆژانی جژنە جارێک لە ناشەرعی ئەو ڕۆژانە بەڕێ بکەن پەیامت چییە ئێمە چۆن خۆمان ئامادە بکەین هەم ئەم ڕۆژە پیرۆزە هەم لە ڕۆژانی جژنیشە ذکرێکی وەکو ئەڵڵاهو ئەکبەر بەڕاستی کە تەکبیراتی جژن ئەوانەیە مسلمان تایە ئەوە بەو شێوازە بەڕێ بکانێک بە شێوازێک کە خۆی گەوری تر لە خۆی بڕەنجێنێن ئەتوانین بیکەین بە دوو تەوەر پرسیارەکەی جەنابەت یەکەمیان تەکبیرات لەم ڕۆژانەدا کە ئەیامی عەشر و نۆمینەی حاجیان و ئەیامی ذی الحیجەی پێ ئەوترێ سونەتە ئەڵڵاهو ئەکبەر و تەهلیلەکردن کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت لەم ڕۆژانەدا زۆر ذیکر و یادی خوا و ئەڵڵاهو ئەکبەر بکەن کە ئەوە دوو جۆر تەکبیراتمان هەیە تەکبیراتێک پێی ئەوترێ مطلق و مقيد مطلق ئەوەی ئەم ڕۆژانە کە ئینسان بەردەوام تەکبیراتی کردبێ ئەوە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و تەکبیراتی مقيدیشمان هەیە لە دوای نوێژە فەرزەکانەوە سنەتە تەکبیراتکردن ئەم بەیانیە لە نوێژی بەیانی تەواو بووین دەستمان کردووە بە تەکبیراتکردن لە هەموو مزگەوتەکانە وایە ماوەی ئەم 5 ڕۆژە واتە ڕۆژی عەرەفە و ڕۆژی جەژن بەڵێ کە خۆی ڕۆژی جەژن یوم النحر سبەینە یوم النحری پێوترێ سێ ڕۆژیش ئەیام التەشریقی پێوترێ کە هەمووی ئەکاتە 5 ڕۆژ ئەم 5 ڕۆژە سنەتە دوای هەموو نوێژەکان تەکبیرات بکرێ لە بەیانی ڕۆژی عەرەفەوە دەست پێکە هەتا دوای عەسری ڕۆژی چوارهەم کە سێهەم ڕۆژی ئەیام التەشریق ئەکا ئەمە ئەم تەکبیراتە بێگومان سنەتە ذیکری ئەم ڕۆژانە بەتایبەت ڕۆژانی جەژن ئەڵڵاهو ئەکبەر و تەکبیراتە بۆیە حتا ئەتوانن ئەو ذیکرانە ئەنجام بدەن و زۆر ئەنجامی بدەن و تەوەری دووهەمی پرسیارەکەی جەنابەت کەسانێک هەیە بە گوناه و تاوان پێشوازی ئەکەن لە جەژن جا ئێمە وەکو مسلمان ئەگەر ئەوان شانازی بکەن بە گوناه و تاوانەوە ئێمە شانازی ئەکەین بە عیبادەتی خوای پەروەردگارەوە جەژنەکە ئێمە بە عیبادەت دەست پێ ئەکا هەردوو جەژنەکەمان خوا دایناوە خەڵک داینە ناوە کەسانێک نەهاتون پسپۆر دایان نابێ وەکو شتێکی یاسایی دایان نابێ ئێمە هەردوو جەژنەکە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ خوای گەورە دوو ڕۆژی جەژنی داناوە بۆ ئێوە لە جەهالەت و سەردەمی نەفامیدا دوو ڕۆژ هەبوو جەژن و شادیان تێ ئەگەڕا فەرمووی خوای گەورە گۆڕی بە دوو ڕۆژی باشتر لەو دوو ڕۆژە خوا دایناوە ئەوە پاشان ئێمە لەگەڵ جەژنەکانمان لەگەڵ دوو عیبادەتی گەورەیە دوو ڕوکن و دوو پای ئیسلامە جەژنی ڕەمەزانمان لەگەڵ ڕۆژوگرتنی مانگی ڕەمەزانایە جەژنی قوربانمان لەگەڵ مەراسیمی حەجدایە بەڵێ ئێمە جەژنەکەمان بە عیبادەت دەست پێ ئەکا هەر لەگەڵ ڕۆژی جەژنمان لێبەوە بە عیبادەت دەست پێ ئەکا
جگە لەوەی کە لە پێش جەژنەوە دەستمان پێ کردو بەڵام جەژن بەچی دەست پێکەین بە نوێژی بەیانی دەست پێکەین بەچوونە مزگەوت پاشان بە نوێژی جەژن دەست پێکە بە تەکبیرات و الله ئەکبەر دەست پێکە الله ئەکبەر نیشانەی چی الله ئەکبەر نیشانەی سەرکەوتنە ینی تۆ ئەمە الله ئەکبەر و تەکبیراتە بۆ ئەەکەی ئینسان لە جەنگدا لە جیهادا کاتێک سەر ئەکەوێت تەکبیرات ئەکە الله ئەکبەر ئەکە ئێمەش سەرکەوتین بەسەر چیە بەسەر نەفس و هەوا و ئارەزوو و شەیطان و بەسەر ئەمانەدا سەرکەوتین تەکبیرات ئەکەین بەدەنگی بەرز سبەینێ چتام و چێژێکی خۆشی هەیە لەگەڵ دوای نوێژی بەیانی تەکبیرات دەست پێکە لە هەموو سەرانسەری جیهانەوە بەدەنگی بەرز هەمووی الله ئەکبەر ئەکا ئەمە عیبادەتی ئێمە بەمە دەست پێکە پاشان کە نوێژی جەژن تەواو بوو هەر لە مزگەوتە گردن ئازادی و بەڵێ شتێکی چەند جوانش چەند شتێکی بە تام و چێژە کە مسلمان گردن ئازادی ئەگا تەوقەی گەرم سڵاو با بڵین باوەش ئەکەن بە یەکتریدا گردنی یەکتری ئازا ئەکەن و پاشان کە ئەگەڕێنەوە لەگەڵ ماڵ و مناڵە جەژنە پیرۆزە و گردن ئازادی ئەکەن پاشان لەگەڵ دراوسێکانە ئەمجا دوای لەگەڵ خزم هەموو شۆ و سەردان و ئەوانە دەست پێ ئەکەکەواتە ئێمە شانازی ئەکەین بە عیبادەتمانەوە شانازی ئەکەین بە جەژنەکەمانەوە جەژنی مسلمانە باش ئەوەی کە غەیرە مسلمانە ئەوان بۆ خۆیان ئەخەنە ناو ئەم جەژنەی ئێمەوە بە تاوانکردنیش قەینا ئەگەر تاوان ناکەن وەکو ئێمە ڕێز لە جەژنەکە ئەگرن باشە بەڵام کە جەژنەکە جەژنی ئێمەیە خۆ ئێمە ناچینە جەژنی غەیرە مسلمانەوە ئەوان چەند جەژنی خۆیان ئێمە وەکو مسلمان بەشداری ناکەین بەڵام ئەوان کە بەشداری جەژنەکە ئێمە ئەکەن حرمەت لە جەژنەکەمان بگرن ئێمە حرمەت لە جەژنەکە ئەگرین بە عیبادەت دەست پێ ئەەکەین بەدەستهێنانی ڕەزامەندی خوا و گردن ئازادی جەژنەکەمان ئەڕازێنینەوە خۆشی ئەەکەین داوانیش حرمەتی لە جەژنەکە ئێمە بگرن ماوە سەباست لە جەژن کرد مسلمانێکی زۆرن ئەم ڕۆژە عیبادەتێکی زۆر ئەنجام دەدەن وەک ئەو هەموو عیبادەتانی کە باسمان کرد بەڵام ڕۆژانی جەژن کۆمەڵێک بابەتی گرنگ هەیە بۆ قبولبوونی و عیبادەتی ڕۆژی پێش و کردومانە لێ خۆشببوون و گردن ئازایی لە برا مسلمانەکانمان لە دراوسێکەمان ئەگەر ئازیەکمان بوو بێت یان شتێک ئەمە تا چەند گرنگە تۆ ئەم عیبادەتانە ئەنجامەدی بیریش لە ئەوە بێت کە ئەمەش بۆ خۆی هەر عیبادەتێک قوربانی کردنیش ئەگەر کەسێک لەتوانێت ئینشاءالله ئەوەش جوابینەوە عەرزم کردی ئەمڕۆ ڕۆژی ئاشتبوونەوەی لەگەڵ خوا وەسبێنش لەگەڵ خەڵکیدا تو ئەمڕۆ خۆت ئاشکەرەوە لەگەڵ خوا ڕەزامەندی خوا بەدەست بێنە خوای گەورە کارت بۆ ئاسانەکە بۆ سبەینش و پاشان پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ هەموو ڕۆژانی دووشەمان و پێنجشەمان کردەوەکانی ئینسانی ئیماندار بەرز ئەبێتەوە بۆیە سنەتە هەمیشە ئینسان ئەگەر بۆی گونجا دووشەمان و پێنجشەمان بە ڕۆژوو بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی بە ڕۆژوو ئەبوو ئەی فەرموو پێم خۆشە ئەو ڕۆژەی کە کردەوەکانم بەرز ئەبێتەوە بە ڕۆژوو بم و پاشان ئەفەرمێ ئیلا کردەوەی کەسانێک نەبێ کە قسە ناکەن پێکەوە پەیوەندیان بچراوە لەسەر شتێکی هیچ لەسەر شتێکی زۆر بێقیمەت پەیوەندیان نەماوە قسە لەگەڵ یەکتریان نەکەن لەواڵەیە خزم و دراوسە یەکتری بن چەند ساڵیش بێ قسە ناکەن لەگەڵ یەکتری ئەفەرمێ خوای گەورە ئەفەرمێ عیبادەتی ئەم دوو جۆرە کەسە بەرز مەکەنەوە حتا ئەو کاتەی کە خۆیان ئاشت ئەبنەوە ینی حیفە ئینسان ئەم عیبادەتە جوانە ئەکە حیفە ئەم ناڕەحەتیە بەسەرادێ بەڵام لەگەڵ خەڵکیدا بینی خراپ بێت و هەموو شوی نەکا و قسەی لەگەڵانەکە ساڵان عادەت وە بۆ خەڵک کە ئەچوو بۆ حەج پێش ئەوەی بڕۆشتایە بۆ حەج هەرچی ماڵە دراوسێ و خزم بەتایبەت ئەڕۆی گردن ئازادی لێ ئەکرد ئەیود من ئەچم بۆ حەج ینی تەواو ئیتر هەرچی حتا ئەگەر گوناهێکی بەرامبەر کەسێکیش کردایە حەق و مافی بخواردای ئەچوو مافەقی بۆ ئەبردەوە چونکە ئەیود من ئەچم بۆ حەج ئەم عیبادەتە جوانە ئەکەی حیفە عیبادەتەکە لەسەر ئەرزا بمێنێتەوە بەهۆی ئەوەی کە سڵاوێک لە برایەکی مسلمانت ناکەیت داوسەیەکت ناکەی مەرحەبایەکی ناکەی ینی چی تێ ئەچێ تۆ سڵاوێکی لێ بکەی گردن ئازادیەکی لێ بکەی سبەینێکە کە جەژنە کە لە جەژنە ینی حاڵەتێک بەسەر هەموو کەسادێ شتێکی تایبەتە ینی ئەوەی لە جەژنە بەسەر دڵ و دەروونتاتێ ڕۆژەکانی تروانیە لەوانەیە جەژن هەر لە خۆتەوە حەزەکەی بڕی بۆ ماڵی خەڵکی سەردانی بکەی گردن ئازادی لێ بکەی تەلەفۆنی لەگەڵا بکەی جا ئەگەر بۆت گونجا نزیک بوو ئەتوانی سەردانی بکە ئەگەر نا حەدی ئەقل هیچ نەبێت تەلەفۆنێکی بۆ بکە بە تەلەفۆن جەژنە پیرۆزەیەکی لەگەڵا بکە و گردن ئازادیەکی لێ بکە و جا بزانە چۆن دڵ و دەروونت ئاسوودە و مرتاح ئەبێ زۆر سپاسەکەین سپاس بۆ مامۆستا هیوا حسێن مامۆستای ئاینی کە لەم چاوەڕە لەگەڵمانە بوو وەڵا هۆنیان شتێکی پێش پرسیارەما بوو وەڵاهی قوربانیەکەش فەرموود قوربانیش یەکێکە لە عیبادەتەکان وەکو عادەت نا وەکو عیبادەت قوربانی ئەکرێ تایبەتە بە 4 ڕۆژەوە لە سبەینێ دوای نوێژی جەژنەوە دەست پێ ئەکا کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ
هەر کەسێک پێش نوێژی جەژن ئەنجامی بدا ئەوە بەر قوربانی نەکەوت و بەر خێر و سەدەقە و گۆشتێکە داوێتی بە خەڵکی و بە ماڵ و مناڵی ئەبێ بکەوێتە دوای نوێژی جەژنەوە حەدی ئەقل نزیکەی 3 چارەک تا سعاتێک دوای خۆر هەڵهاتن ئیتر کاتی قوربانی دەست پێەکە 4 ڕۆژە بە شەو و بە ڕۆژ ئەکرێ 4 جۆر ئاژەڵ هەیە بۆ قوربانی مەڕ و بزن و مانگا و وشتر ئەکرێ هەر بە کورتی کە باسیکەین ئەو حیوانەی کە ئەکرێ ئەبێ ئەو کاتەی تەواو کرد بێ تەمەنی چەندەیە مەڕ ئەبێ ساڵێکی تەواو کرد بێ و پێ نابێتە ساڵی دووهەم بزن 2 ساڵی تەواو کرد بێ و با بڵین و عیب و عاریتیان نەبێ کەم و کوڕیتیان نەبێ کوێر نەبێ شەل نەبێ لەڕ نەبێ گەڕ نەبێ چونکە تۆ ئەیدەی بەخوا تۆ ئەم قوربانیە بۆ خوایە لەبەر خوا سەری ئەبڕی خوایش شتی کەم و کوڕ و شتی بێهەمێتی ناوێ ئەبێ شتەکە زۆر بەقیمەت بێ ئەمجا خوای پەروەردگار ئەو شتەی ئەوێ بۆیە قوربانیەکە لە سبەینەوە دەست پێەکە ماوەی 4 ڕۆژ هەلو فرسەتە ئەگەر کەسێک بتوانێ مەجای هەبێ یاخود ئەوەندە ماڵی هەبێ قوربانی بکە ئەو عیبادەتەی خوایی لەدەست نەدا ئەویش تایبەتە بەو 4 ڕۆژەوە ئیتر لە درێژایی ساڵدا بۆی ناگونجێ قوربانی بکە ئەتوانێ هەموو کاتێک خێر بکە بەڵام قوربانی تایبەتە بەو 4 ڕۆژە و پێغەمبەر صلی الله عليه وسلم هەتا لە ژیانە بووە قەت تەرکی نەکردووە هەمیشە پاش نوێژی جەژن کە گەڕاوەتەوە هیچی نەخواردووە هەتا قوربانیەکەی سەر بڕیوە و لە قوربانیەکە چەند پارویەک لە جگەرەکە یان گۆشتەکەی خواردووە بۆیە زوو گەیاندوێتە خەڵکی ئەگەر کەسێک با بڵین نانی جەژنی نەبوو بێ گۆشتی نەبوو شتێکی نەبوو بێ حتا نەیدابێ بەوان خۆی لی نەخواردووە بۆیە سونەتە ئینسان لەم ڕۆژانەدا قوربانی بکە و ئەگەر چی بەلای هەندێک لە زانانیشەوە واجبە کە ئەفەرمون هەموو ساڵێک ئەنجام بدرێت. ماوەسا یانگە کەمی کەش باز لە شێوازی دابەشکردنی ماوەکەی قوربانیە چۆن نییە مسلمان دەبێت چۆن ڕچایی چی بکات زۆر بەی کات ئەروا بیرەکەین کە ئیلا نەبیلا بۆ ماڵی فەقیرە بێت یانی عەرزەکەم قوربانی مادەم سنت بێ نەزر ئەوە زانایان فەرمون ئەبێ هەمووی بدا بە خەڵکی و هەمووشی بدا بە خەڵکی هەژار بەڵام مادەم قوربانیەکە سنەتە دروستە ئینسان خۆشی لی بخوا و لێیشی ببەخشێتەوە و لەگەڵ ئەوەدا حتا زۆر ببەخشێتەوە ئەوە باشترە پشکێک یان چەند پشکێک بە خۆی دابنێ و کۆ خەڵکە دایبنێ و بیبەخشێتەوە و پاشان لە دراوسەکانەوە دەست پێ بکەن ئەو کەسەی کە نزیکترین کەسە لێتەوە کە دراوسەکانتە لێەوە دەست پێ بکەن کەسی وە هاتووە گلەیی کردو و توتی مامۆسا دراوسەکەم لە بەرچاو منەوە نۆبنێکی سەر بڕی و لە ماڵەکەدا پشکێک گۆشتی بۆ نەهێناوم مەبەستم ئەو پشکە گۆشتە نییە بەڵام مەبەستم ئەوەی ئەوکو دراوسەتی ئێمە چەند ساڵە دراوسین حەزم کردووە بەسرم بکاتەوە بە پشکە گۆشتێک خۆگەر بۆشی نەبا هیچ لەوەزەکەی ناگۆڕێن نەدەوڵەمە نەبێنە فەقیر ئەبێ بەڵام وا جوانە ئینسان لە دراوسەکانەوە دەست پێ بکە لە دراوسەکان ئەوانەی کە نزیکتن بۆ هەمویان بەرە بۆ فەقیر و دەوڵەمەند فەرق ناکە حتا ئەگەر غەیرە موسڵمانێکیش دراوسێتە ئەگەر گاوروجوولەکەیەکیش دراوسێتە دروستە لە گۆشتی قوربانی بۆ بەری چونکە نەزر نییە ئەمە سنەتە دروستە خێرە قیچێکە بۆی بەرە بەڵکو ئەو قوربانیی تۆ ببێتە هۆکاری مسلمان بوونی ئەو کە تۆ فەرقی ناکە لەگەڵ دراوسەکانی ترە ئەمە حتا ئەگەر غێرە مسلمانیش بێتوانی لە قوربانی بۆی بەری و پاشان دەوڵەمەڵە دەوڵەمەنە وڵا بۆی نابم قیچێکە دڵی پێی خۆشە دراوسێتە بۆی بەرە پاشان کە دراوسەکان تەواو بوو ئەمجا بچێ بۆ خزمەکان کەسی وا هەیە بەداخەوە خزمەکەی ماڵی چەنە دوورە لێەوە چەند گەڕک لەولا ئەوەیە ئەڕوا پشتە گۆشتەکەی بۆ ئەبا بۆ لەبەر ئەوەی ئەو قوربانی کردووە بۆی هێناوە بێ ئەمیش بۆی بەرێتەوە یاخود ئەگەر ئەم قوربانی بۆ نەبا ئەویش بۆی ناهێنێت نەخێر تۆ قوربانی لە دراوسەکانەوە دەست پێ بکە چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتی قوربانی ئەکرد لە دەوروبەری خۆیەوە دەستی پێ ئەکرد ئەیبەخشیەوە کە تۆ قوربانیەکە ئەەکەی ئەگەر ئەوەندە زۆر بوو بەشی دراوسەکانی کرد و دوایی مایە بۆ خزمەکانیشت زۆر باشە بۆیان بەرە بەڵام ئەگەر کەم بوو هەر مەڕێکیان بزنێکە سەر بڕی بەشی ئەو ناکات تۆ هەموو خزمەکانی دەکات بۆ دراوسەکانت بادڵی دراوسەکانت لێ نەڕەنجێ چونکە تۆ جەژنە ساعتی 2 ساعت لەوە پێش چوویتە دەرگاکەی و جەژنی پیرۆزەکە غەڵا کردو دوایی 2 ساعت دوای ئەوە دڵی ئەزێتەیتەوە کە لە بەرچاو ئەوە گۆشتەکە بەخشیتەوە و نایدەی بە دراوسەکەت ئەمە
مراعاتی ئەوە بکرێ و مراعاتی پاک و خاوێنی بکرێ چونکە کاتی گەرمایە کەسی وایە خێرەکە ئەکە قوربانیەکە بەڵام دوایی پاشەڕۆی ئاژەڵەکە لە کۆڵان و کەلاوە و شتەکانە فڕێدا دوایی نەک دوعای خێر بەخوا دوعای شەڕی لێ ئەکەن و لەوانەیە لە ئەجری قوربانیەکەیشی کەم بێتەوە چونکە ئەزیەت و ئازاری خەڵکی ئەدا بۆیە مراعاتی ئەوانە بکرێ وای پەروەردگار قوربانی لەوانە وەربگرێ کە قوربانی ئەنجام ئەدەن خوای پەروەردگار حەجی حاجیەکانمان قبول بکە خوای پەروەردگار دوعای ئەوان و دوعای ئێمەش قبول بکە بۆ ئەوان یا رب العالمین نمرین حتا ئەو شوێنە پیرۆزەمان بەنسیب ئەبێ خوای پەروەردگار کار بۆ ئێمەش ئاسان بکە و بۆ ئەوانیشی کە ئێستا لە حەج و لەوێن خوای پەروەردگار کاریان بۆ ئاسان بکە ئامین ئینشاءالله سیگیان زۆر بەخێر بێی زۆر سپاس دەکەین بەڕێز مامۆستا هیوا حوسێن مامۆستا ئاینی خوا بەخێر بێ سەر چاومان